کاژنوێترین پێشانگای شێوەکاری کۆمەڵێک لە شێوەکارانی کوردە کە لەڕێی ئەم کارانیانەوە ئەیانەوێت بەشێک لە ژیانی قورسی ژنان و کچانی کورد بگەڕنەوە لەڕێی کارە شێوەکاریەکان و واروان نمایشکردنیشی بۆ بینەران. دیارە بابەتەکانی نێو کۆمەلگا زۆرن، هەمیشە پرسی ژنان و کچانی یەکێکترن لەو پرسە گرنگانەی کە بەشێک لە هونەرمەندان بەرکی خوا نەزانن بە شێوازی جیاواز گزارشی لێ بکەن. بۆیە لێستا پێشانگای کاش کە بەرهەمی کاری بەشێک لە شێوەکارانی کووردە باس لە بەشێک لە ئازاری ژنان و کچانی کورد دەکات. با بەشداری ژمارەیەک لە هونەرمەندانی شێوەکار پێشانگایەکی شێوەکاری تایبەت بە تەندروستی ژنان کرایەوە. سەرپەرشتیاری پێشانگاکەش لە لێدوانێک باسی لە ئامانجیکردنەوەی پێشانگاکە کرد کە 15 هونەرمەندی شێوەکار دوای 4 ڕۆژ لە ڕاهێنان تابلۆکانیان کێشاوە و بە قەبارەی جیاواز گزارشتیان لە نەخۆشیەکانی ژنان و کچان کردو و لەگەڵ تێکەڵاوکردنی ترس و بڕیارەکانی کۆمەلگا کە لە ڕێگەی هونەری شێوەکاریەوە کار بۆ هۆشیارکردنەوە دەکەن. من دوی نەوزادم دەرچووی زانکۆی هەولێری پزیشکیم و ئەمڕۆ لێرە وەکو هونەرمەندێک بەشدارم. ئەو تابلۆی لە دوامەوە دیارە تابلۆکەی منە کە لە ماوەی 12 کاتژمێدا کێشاومانە، هەم تعبیر لەلایەنی هونەریەکە دەکات و هەم تعبیر لەلایەنی پزیشکەکەی کە خۆم لێدا دەرچووم. باز لە ئافرەتێک دەکات کە تووشی نەخۆشیە زایندەیەکان بووە. ئەم جۆرە نەخۆشیە بەگشتی خەڵک زۆر بە هەڵە لی تێدەگاتن، بەڵام لە ڕاستیدا ئەو نەخۆشە دەکرێت بە چەندی شێوە بگوازرێتەوە جگە لە ئەو لایەنە هەڵەی کە خەڵک لێ تێدەگا. و ئەم ئافرەتەی کە من دروستم کردووە ترسێکی پێوە دیارە و کە تووشی ئەو نەخۆشیە بووە. بۆ خۆی لە ئەسڵدا دەبێت ئینسان لەوە بترسێت کە تووشی ئەو نەخۆشیە دەبێت ترسی مردنەکەی هەبێت، ترسی ئەوەی هەبێت کە ئەو نەخۆشیە کوشندەیە. بەڵام ئافرەتە لێرەدا ترسی لە بڕیاردانی کۆمەلگا هەیە لەسەری، ترسی ئەوەی هەیە کە خەڵک بە هەڵە لی تێبگاتن و زۆربەی کاتش بەداخەوە لە کۆمەلگای ئێمە دەبێتە هۆی ئەوەی کە بکوژرێت و ئەو ئافرەتە لە ناو ببدرێت لەبەر ئەوەی کە بە هەڵە لی تێدەگەن. واتە لێرەکە دەموچاوی خۆی داپۆشتووە، هەم ترسی لە کۆمەلگا هەیە بە دەرەجەیەکی زۆر، هەم ترسی ئەوەشی کە دەمرێت، واتە لە بری یەک جار دوو جار دەمرێت.